ئەمە دیمەنی گەڕەکێکی قەزای چەمچەماڵە کە زیاتر لە 20 ساڵە دانیشتوانەکەی چاوەڕێن خزمەتگوزاری سەرەتاییان پێ بگات و کۆڵان و شەقامەکانیان بۆ کۆنکرێت بکرێت لە تەپوتۆزی هاوین و قوڕی زستان ڕزگاریان بوێت. گەڕەکی مامۆستایان ناسراو بە 48 یەکێکە لە گەڕەکە گەورە و فراوانەکانی قەزای چەمچەماڵ، بەڵام بە وتەی دانیشتوانەکەی لەلایەن ئیداری شار و حکوومەتەوە پشتگوێ خراوە. والله كاك أما تقريبا ل 20 صالح مليارين أما حال ما وعيا حمي وعده هي وعده هيجا أجا قام قام راسك بابيسي إيركا زحل من شيء عقل بوخوا حزوري خاني فروشت زوري خاني فروشت بهالزانيش لبل أم جادية بزستان أو قرى ما هيج بهامينش خولكين لونية يعني جامان بوخوا جامان زور طالبوا هو علين من هالبجارن واكم بوخوا كما اوصل عيني هالبجارن هبو بتان واكين هيجان شانكت همي بقران همي درويا ل 2014 اما گشتي تيكالريش كلا هيچ تي بو ايرنا كراوا حموت كولان كان سمسمان دواي اما كراوا تسجل كراوا خير كراوا بس هيچ تي بو كولان كراوا بس كاتي دنگدان دي اما لبيلا دير ماما كان اگر هیچ شتێ نەکراوە هیچ ناشکرێت دڵنیاتەکەمەوە ئیدارەی شار کاکەجیان ئەوها نابێ بەخواوان ناڕاتە ڕێ برام بەس بڵین چی کاتی دەنگدان لە چووەن دێن ماڵتان ئەی بۆ نایسا سەی کۆڵانەکانکەی. دانیشتوانی بەشێک لە کۆڵانەکانی گەڕەکی مامۆستایان لە ناچاریدا و لە بێباکی حکوومەتی ماوە بەسەرچوو بە پارە و لەسەر ئەرکی خۆیان تێکەڵە ڕێژیان بۆ کۆڵانەکانیان دابین کردووە. بەڕاستی وەزەکەمان زۆر خراپ بوو قڕ مناڵمان لە مەکتەب یعنی جستانمان لێدی حاڵمان نەبوو تەنانەت بۆ ماڵیشەوە هەموو ئەبوو بە ئەرک بەسەر ماڵان داوامان کرد الحەمدوللا شتێکمان کردووە بۆ خۆمانی تر ئەگەر حکوومەتی چاودێریمان بکا بڵێ کاکەجیان ئەمە هەرچۆ نەبێ کولی ماڵێک بۆ نمونە ئەم کۆڵانی ئێمە ئەم گەڕەکە ماڵی 45,000 دینارمان داوە ماڵی 45,000 دینارمان داوە لەسەر ئەرکی خۆمانە. يعني اگر حکومت اما لبر چاونەگری اما خۆمان کردیمانە کاک یعنی هەتا کەی چاوەڕێکەکەی نازانم دەجار ڕەنگە ئەمە بنی بۆ دەرچوو بێ مەقاولاتی بۆ دەرچوو هیچ شتێک دیار نییە. چالاکێکی مەدەنیش دەڵێت ماوەی 20 ساڵ و 7 هەڵبژاردنە بەڵێن بە دانیشتوانی گەڕەکی مامۆستایان دەدرێت، بەڵام بەڵێنەکان لەگەڵ کۆتایی بانگەشەی هەڵبژاردن کۆتاییان پێدێت. گەڕەکی 48 یان ڕوونتر بڵێن ڕاستتر بڵێن گەڕەکی مامۆستایان کە بە 48 لە ناو چەمچەماڵ ناسراوە زەویەکەی لە پێم وابێ ساڵی 2004 بوو دابەش کراوە سەر مامۆستایانە لەو کاتەوە ئەو گەڕەکەی تر ماڵی تێچووە و ئاوادان بۆتەوە بە گەڕک، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەوە 3 کابینەی حکوومەتی هەرێم و 7 هەڵبژاردن بەسەریا تێپەڕێت تاوەکو ئێستا ئەو گەڕەکە قیرتاو نەکراوە. خزمەتگوزاری ڕێگاوبان تاوەکو ئێستا لەو گەڕەکەیە سفرە. تا ئێستا طبعاً هەموو هەڵبژاردنێک چ پەرلەمانی عێراق چ پەرلەمانی کوردستان و هەر کابینێکی حکوومەتی هەرێم بەڵێنیان پێ ئەدرێت کە ئەو گەڕەکەتان بۆ قیرتاو ئەەکەین بۆتان ئەەکەین بە باخ و باخشەتان بۆ دروست ئەەکەین، بەڵام بەداخەوە لەگەڵ هەموو هەڵبژاردنێکە بەڵێنەکە دووبارە ئەبێتەوە و لەگەڵ هەموو دوای هەڵبژاردنێکیشە دووبارە بێبەڵێنی دروست ئەبێتەوە و گەڕەکە خزمەتگوزاری ڕێگاوبانی بۆ ناکرێت. جوت حیزبی دەسەڵاتی کوردی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا خەریکی پێدانی دووبارە بەڵێنی چەند جار دراون لە کاتێکدا کە بە ئەرکی خۆیان هەڵناسن گەربێت و جادەیەکیان شەقامیان کرتاو بکەن بە منەت و بۆ کڕینەوەی دەنگ بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.